تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. 3. ڕەهەندی زمان لە ڕیسالەتدا. الله أعلم حيث يجعل رسالته. چەندین ئاەتی قورئانی پیرۆز باز لە نازڵبوونی قورئان بە زمانی عەرەبی دەکەن. ئەمەش بە تایبەتی کامڵی زمانی عەرەبی لەو سەردەمەدا دەردەخات. بەڵێ، لەو سەردەمەدا کە قورئان دابەزی، زمانی عەرەبی لە چەرخی زێڕینی خۆیدا بوو. هەموو زمانێک چەرخێکی زێڕینی هەیە. بۆ نمونە، چەرخی ئەلیزابێت لەگەڵ شکسپیردا گەیشت بە سەردەمی زێڕینی خۆی. دەتوانرێت هەمان شتیش سەبارەت بە زمانی ئینگلیزی ئەمڕۆ بوترێت. پێدەچێت ئەوان دووچاری ئەو هەڵانە نەبوو بن کە ئێمە لەسەر ئاستی زمان تێکەوتوین. جگە لەمە، پێشکەوتنی تەکنەلۆژی و کراوەبوونی ئیرادیان بەڕووی کلتورە جۆرا و جۆرەکاندا دەتوانرێت بە هۆکارێکی دیکەی دەوڵەمەندی ئەژمار بکرێت. ئینگلیزەکان هەمیشە بەڕێزەوە بۆ ئەم سەردەمی ئیلیزابێتە دەڕوانن. بەڵێ، ئەو ڕۆژگارەش کە قورئان تێیدا نازڵ بوو، بە چەرخی زێڕینی زمانی عەرەبی هەژمار دەکرێت. لەو سەردەمەدا زمان هێندە ڕەجیدا کوتیوە و دەستور و یاساکان بە جۆرێک لەگەڵ سروشتی زماندا ئاوێتە بوون کە تەنانەت گوفتارە هەرە سادەکانیش وەک شاکاری هونەری دەردەکەوتن. قورئانی پیرۆز لەسەر شێوازی هۆزی مودار و بە زمانی قوڕەیشیەکان دابەزیوە، بەڵام کراوەش بوو بەڕووی خوێندنەوە و لەهجە جۆرا و جۆرەکاندا. چەندین کەس لە ڕابردووەوە هەتا ئێستا لەسەر لایەنی ئەدەبی قورئان هەڵوەستەیان کردووە و لەم بوارەدا چەندەها بلیمەتی ئەدەبی هەڵکەوتون. هەر لە عەبدولقادر جورجانی و سەکاکی و زەمەخشەریەوە هەتا دەگات بە محەممەد سادقی ڕافعی و سەید قوتب و بەدیع الزەمانی خاوەن ئیشارات الإعجاز کە جێی فەخر و شانازیمانە. قورئان لە ڕووی ڕەوانبێژیەوە لەو ڕۆژەوەی نازڵ بووە هەتا ئێستا هەمیشە تەحەدای بەرهەڵسکارەکانی دەکات. چەندین ئەدیب و ڕەوانبێژ ویستویانە شان لە شانی بدەن، بەڵام هەڵوەرین و لە نیوەی ڕێدا جێماون و چەندەها دۆستیش بە ئاەتەکانی ئەو گفتار و گوزارشت و شێعر و پەخشانەکانی خۆیان ڕازاندوێتەوە، بەڵام هەرگیز نەیانتوانیوە بەو بگەنەوە. قورئان کاتێک ئێستاش لەسەر زمانی ملیۆنەها خەڵک دەخوێنرێتەوە، وەکو ئەستێرە گەلێک کە لە لووتکەی ئاسمانی وەحیەوە بۆمان دەڕوان و چاومان لێدا دەگرن و بۆمان پێدەکەنن، ئیعجاز و دەستلێنەدراوی ئەدای خۆیانمان بەگوێدا دەچپێنن. چەندین شاعیر و ئەدیب لە سەردەمی جاهیلیدا بە تەنها یەک جار بیستنی قورئان ئەفسوناوی بوون و خۆیان ڕادەستی کردووە. تەنانەت وەلیدی کوڕی مغەیرە سەرڕای هەموو بیر و ڕەفتارە دوژمنکارانەکانی لە بەرامبەر قورئانەوە ئەفسوناوی بووە و هیچی بۆ نەوتراوە. تەنانەت عوتبەی کوڕی وەلید و ئەبوو جەهلیش سەرسام بوون پێی و نەیانوێراوە بەرهەڵستی بکەن. حەزرەتی عومەر خۆی دەفەرموێت: ئەگەر چاو بنووقێنم دەتوانم بێوچان 1000 بەیتی سەردەمی نەفامی بەلەبەر بڵێم. بەڵێ، ئەو تاو ڕادەیە شارەزای شێعر و ئەدەبیاتی سەردەمی جاهیلی بوو. ئەم مێشکە زیرەک و ناوازەیە لە کاتێکدا کە بڕیاری کوشتنی پێغەمبەرمانی داوە گوێبیستی سوورەتی تەها دەبێت، بە جۆرێک دەکەوێتە ژێر کاریگەریەوە کە دەهەژێت و خۆی تەسلیم دەکات. بەڵێ، بە پێی جێرانەوەکان بێت، ئەگەر لە کۆڵانەکانی ئەو کاتی شاری مەکەدا بە هەڕەمەچی کەسێکی ئاسایی هەڵبژاردایە و پرسیاری شێعرت لێ بکردایە، بە جۆرێک شارەزای زمان و شێعر بوو کە دەیتوانی بەبێ ماندوو بوون 4-5 سەعات شێعرت بۆ بخوێنێتەوە. قورئان کاتێک بە خۆی و دینێکی تازەوە دابەزی، زمانێکی لەم جۆرەی بەکارهێنا کە خاوەنی دەوڵەمەندیەکی ئەدەبی لەم شێوەیە بوو. لەو دەستورانەدا کە هێنانی، هەم ڕەچاوی تێگەیشتنی دەشتەچێکی سادە و ساکاری دەکرد و هەم ئەدیب و شاعیرێکیشی فەرامۆژ نەدەکرد کە لە شێعر و ئەدەبیاتدا بە بلیمەت دادەنرا و خاوەنی ئاسۆیەکی تێگەیشتنی فراوان بوو. بەڵێ، لە کاتێکدا کە دەشتەچێکی شوانی وشتر قورئانی کردبووە ویردی سەرزاری خۆی، گەورەترین بلیمەتەکانیش هاوڕێ لەگەڵ شەوق و زەوقێکدا کە باس ناکرێت ئاەتەکانی قورئان لەسەر زمانیان نەدەکەوتە خوار. لە ڕاستیدا وەکو ئاەتەکەش دەفەرموێت: خوای گەورە زاناترینە بەوەی ڕیسالەتەکەی چۆن و بە چ زمانێکدا دەمەزرێنێت. قورئان بە زمانێک دابەزیوە کە ئەگەر یاساناسێک لە ڕێگەی زمانی خۆیەوە سەری لێ بدات، هەرگیز لە گەیشتن بە مەبەست و مەرامەکانی دووچاری زەحمەت و ناڕەحەتی نابێت.
سیاسی و زانایانی کەلام و تەفسیر نووسان بە ئاسانی دەتوانن لەودا وردەکاری بوارەکانی خۆیان بدۆزنەوە و ڕووناک ببنەوە لە حاڵێکدا وەکو زۆر بەباشی دەزانرێت کە زمانی یاسا و زمانی ئەدەبیات یان زمانی عەقیدە و زمانی تەفسیر تەواو لە یەکتری جیاوازن. ئەمە لە کاتێکدا قورئان لە یەک کاتدا ڕەچاوی هەموو ئەمانەی تا دەگات بە بچووکترین وردەکاریان کردووە بێ ئەوەی بچووکترین پێکدادانی لەگەڵ دەستور و یاساکانیاندا هەبێت. فەرمون ئەوە مێژووی ئیسلام و ئەوە زانستە شەرعیەکان و ئەوە قوتابخانە یاساییەکان و ئەوەش هەزاران قوتابخانەی ئەدەبی و ئەمەش قوتابخانە جۆرا و جۆرەکانی تەفسیر کە دنیایەک لێکۆڵەر و وردەکار و ڕاوەکاریان پەروەردە کردووە. هەمویان قورئانیان وەکو سەرچاوەیەک بۆ ڕێباز و مەشرەب و مەزاج و چێژەکانی خۆیان قبول کردووە و دنیایەک بەرهەمیان هێناوەتە مەیدان. کەوایە بەڕاستی خوای گەورە زاناترینە بەوەی پێغەمبەریەتی بەچێ دەدات و لەکوێ و بە چ زمانێک ڕیسالەتەکەی دادەمەزرێنێت. تەنانەت پێویستە لەم بابەتەدا وتەی خوا زاناترینە کە بۆنی گوێرەی بوون و بەراوردی لێدێت بخرێتە لاوە و لەبری ئەمە بوترێت خوای گەورە تەنها زانایە بەم بابەتە. وەجگە لەو کەس لەم بابەتە مافی دەستنیشانکردنی نییە. ئەوانەی پڕچێشی بانگەشەیەکی لەم جۆرە دەکەن لە دنیادا سەرشۆڕی و ڕیسوایی و لە ئاخیرەتیشدا سزای بەسۆ چاوەڕوانیانە.